کسوکاری شهیدان آماده‌بوانی برای بیانیتان باش همو لایکتان بخیر بین بخیر هاتنتان دکم بو 11مین سالیادی شهیدانی 1 شباط بخیراتنی نوێنەرانی وڵاتانی بیانی لە هەرێمی کوردستان دەکەم هەموو لایەکیان بەخێر بێن بۆ بەشداریکردن لەگەڵ ئێمە لەم مەراسمەدا. ئەو ڕۆژە ڕەشە و خەمناکەی کە لەلایەن خەڵکی کوردستانەوە بە کارەساتی 1 شباط ناسراوە. 15 ساڵ پێشتر وەک ئەمڕۆ ڕۆژی 1 شباطی ساڵی 2004 لە هێرشێکی هاوکاتدا هەردوو بارەگای لقی 2 پارتی دیموکراتی کوردستان و مەڵبەندی 3 ڕێخستنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەولێری خۆشەویستدا کرانە ئامانجی 2 هێرشی ترۆریستی و لە ئەنجامدا 101 کەس لە سەرکردە و پێشمەرگە و خەباتگێڕ و کادران و هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە هەولێر شەهید بوون. لێرەدا جارێکی تر ڕێز لە گیانی پاکی یەکە بە یەکەی ئەو 101 شەهیدە دەگرین و بیریان دەهێنینەوە بە بیریان دەهێنینەوە. هەروەها ڕێز لە خەباتی هەموو ئەو بەرپرسە حکومی و پارتی و ئەوانەی کە پارتی بوون و یەکێتی دەگرین کە لەو ڕۆژەدا شەهید کران. 1 شباط ئەو ڕۆژەیە کە خوێنی 101 سەرکردە و پێشمەرگە و هاوڵاتی دیکەی ئەم وڵاتە تێکهەڵی خاکی پیرۆزی کوردستان بوو. ڕۆژێک بوو کە تۆرۆریستە ڕەشبین و ڕەشبیرەکان لە یەک کاتدا لە هەولێری پایتەختی لێبوردەیی و میواندۆستی و ئائین پەروەری هەردوو بارەگای سەرەکی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتیان کردە ئامانج. ئەو ڕۆژە کە جەژنی قوربان بوو خەڵکی هەولێر دەستە دەستە دەهاتن و پیرۆزبایی جەژنیان لە کاربەدەستانی حکوومەتەکەیان و بەرپرسە حزبیەکەیان دەکرد. هەموو لایەک دڵخۆش بوون و گەردەن ئازادیان لە یەکتر دەکرد. بەڵام تەرۆریستان خۆشی جەژنی قوربان و هیچ خۆشیەک بە خەڵکی کوردستان ڕەوا نابینن. وەک کارە هەمیشە ناشرینەکانیان ئەم جارەش جەرگی دەیان دایکیان سوتاند و دڵی سەدان دۆست و هاوڕێ و کەسوکاری ئەو شەهیدانەیان ئێشاند. ئەمڕۆ ئێمە یادی ڕووداوێکی ئاسایی ناکەینەوە، بەڵکو یادی تێکهەڵبوونی خوێنی پێشمەرگە و سەرکردەکانی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەینەوە کە لە ڕۆژە سەختەکاندا و بۆ پارێزگاریکردن لە دەستکەوتەکانی گەلی کوردستان پێکەوە لە یەک سەنگەردا بوون تاکو لە کۆتاییدا پێکەوە توانیان کوردستان سەربخەن. ئێمە کە لە 1 شباطدا زۆر هاوکار و هاوخەبات و ئازیز و خۆشەویستمان لەدەستدا هەمومان لە ناخی دڵەوە بەو کارەساتە دڵتەزێنە هەژاین. لە هەمان کاتیشدا ئەو ڕاستیەش جارێکی تر دەرکەوت بۆ هەموو لایەک کە دوژمنان هیچ جیاوازیەک لە نێوانماندا ناکەن و لە یەک کاتدا دوژمنایەتی هەمومان دەکەن. بۆیە لەم ڕۆژەدا دەبێ ئێمە بە بیر خۆمان بێنینەوە کە دەبێ ئێمەش یەکگرتوو بین و هەمیشە یەکگرتووی خۆمان لە پرۆسە و پرسە نیشتیمانیەکاندا هەموو لایەکمان پێکەوە بیپارێزین. بەڕێزان، بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان و سەرکردایەتیەکەی لە کوردستانی عێراقدا هەمیشە ئامانجی توندڕەوان و تێرۆریستان بوون. لەگەڵ ئەوەشدا بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان هیچ کاتێک
پەنای نەبردۆتە بەر تیرۆر و هەمیشە لەبەرەی بەرەنگاربوونەوەی ترۆردا بووە. شۆڕشی کوردستان لە پێناو گەیشتنی گەلی کوردستان بووە بە ئامانجەکانی لەسەر خاکی خۆی. بۆیە هێرش و دەستدرێژی و تیرۆر کاری گەلی کوردستان نەبووە، بەڵکو بەرگریکردن و ئازادی خوازی لەسەر خاکەکەی ڕێگەی خەباتی بەردەوامی شۆڕشگێڕانی ئەم وڵاتە بووە. لەبەر ئەوە پاراستن و مانەوەی پێکەوە ژیان و لێبوردەیی لە کوردستان ڕێگەیەکی گەورە بووە لەبەر لە فراوانبوونی مەترسی تیرۆر و هزری توندڕەوی لە ناوچەکەدا. ئەم تایبەتمەندیە و ڕۆڵی گەلی کوردستان و بزوتنەوە سیاسیەکەی و حکوومەتی هەرێمی کوردستان هەروەها ڕۆڵی پێشمەرگە لە بەرەنگاربوونەوەی تیرۆر و ڕێگرتن لە توندڕەوی و تیرۆر زیاتر لە هەموو کاتێک لە کاتی بەرەنگاربوونەوەی داعش بۆ جیهان بەڕوونی و بە گەورەیی دەرکەوتووە. ئێمە لە کوردستان ئەمڕۆ لە هەموو کاتێک زیاتر شانازیم بە بنەماکانی فرەیی و لێبوردەیی و پێکەوە ژیانی ئائینی و نەتەوەیی دەکەین و سوورین لەسەر زیاتر بەهێزکردنیان، چونکە هەر ئەوەیە بۆتە بەشێک لە کولتوری کوردستان و لە باوک و باپیرانمان بۆ ئێمە ماوەتەوە. بە شانازیەوە هەر ئەمەش بەشێکە لە پرۆگرامی پەروەردە و خوێندن لە وڵاتەکەماندا. لە کاتێکدا داعش گەورەترین و درەندەترین جنۆسایدی بەرامبەر بە خوشک و برا ئێزیدیەکانمان ئەنجامدا و حکوومەتی عێراق لەو کاتەدا بودجەی هەرێمی کوردستان و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی بڕی بوو، جێگەی شانازیە خەڵکی هەرێمی کوردستان بەو پەڕی بەرپرسیارەتی و مرۆڤایەتیەوە پێشوازی لە زیاتر لە 2 ملیۆن ئاوارە و پەنابەر کرد. بەبێ ئەوەی بە درێژایی ئەم ماوەیە و مانەوەیان لە هەرێمی کوردستان هیچ ڕووداوێکی تند و تیژی بەرامبەر ئەو ئاوارە و پەنابەرانە تۆمار بکرێت. داعش بەشێکی زۆری عێراق و سووریا و ناوچەی دیکەی وێران کرد. مەترسیەکی زۆر بۆ سەر بنەماکانی ئازادی ژیان و ئاسایشی جیهان دروست کرد. ڕاستە ئێستا هەبوون و مەترسی داعش کەم بۆتەوە، بەڵام دەبێ ئەوە بزانین کە لە ناو نەچووە. لەبەر ئەوەش دەبێ هاوپەیمانی دژی داعش و کۆمەڵگای نێودەوڵەتی ئێستاش حسابێکی سەربازی و ئەمنی جدی بۆ ئەو مەترسیە بکەن. هەروەها دەبێت لە ڕووی هزریشەوە بە بەرنامە و ئستراتیجیەکی ڕوونەوە ڕووبەڕووی تێرۆر و بیری تێرۆرەکان ببینەوە. بەردەوامبوونی جموجۆڵ و هێرشەکانی داعش لە ناوچە ناکۆکە لەسەرەکان و چەند پارێزگایەکی تری عێراق بۆ هەموو لایەکمان ئاشکرایە و مایەی مەترسیەکی جدیە بۆ ئاسایشی عێراق بەگشتی. ئەگەر بە جدی ڕێگەی لێ نەگیرێت مەترسی زیاتر و فراوانبوونی هەیە. پێشمەرگە قارەمانەکانی کوردستان بە 1722 شەهید، بە 42 بێسەر و شوێن و بە 10720 بریندار بە ئیرادەیەکی گەورە و بە چەک و توانایەکی یەکجار زۆر کەم هێزێکی هەرە سەرەکی بەرنگاربوونەوەی تیرۆر بوون. هەر لەم بۆنەیەدا یادی ئەو شەهیدانە هەموو بەرز دەنرخێنین و لە پێشڕۆحی گەورەی ئەو شەهیدانە سەری ڕێز و نەوازشدا دەنوێنین. ئێستاش پێویستە استراتیژیەکی تازەی هاوبەش بۆ بەرنگاربوونەوە لەلایەن هاوپەیمانانی دژی داعشەوە بە بەشداری پێشمەرگە و هێزەکانی تری عێراقی دابنرێت. لە هەمان کاتدا دەبێت دابینکردنی مافی هەموو گەلان و پێکهاتەکان بە شێوەیەکی یەکسان و بڵاوکردنەوەی
بنەماکانی پێکەوە ژیانی ئاشتیانە و بەرەنگاربوونەوەی تونندڕەوی بە شێوەیەکی سیستماتیک و پەروەردەیی و یاسایی بکرێتە بنەمایەکی ئستراتیژی درێژمەودا بۆ بەرەنگاربوونەوەی تیرۆر لە هەموو عێراق و لە ناوچەکەدا. ئەمەش بۆ ئەوەی ئاسایش و دیموکراسی جیهان پارێزراو بێت. بەڕێزان، پێشمەرگەی کوردستان کە بۆ یەکەم جار هێرشەکانی تێروری لەسەر زەوی وەستاند و لە شنگار و مەخمور و لە کەرکووک و گەرمیان بە هاوکاری هاوپەیمانانی نێودەوڵەتی داعشیان تێکشکاند، ئێستاش ئامادەیە هەموو هاوکاریەکی تەواوی هێزەکانی عێراقی و هاوپەیمانانی نێودەوڵەتی بکات لە پێناو نەهێشتن و هەبوون و مەترسی تێرۆریستان لە عێراقدا بە تەواوەتی. زەمینەی ئەو هاوکاریەش ئێستا لە هەموو کاتێک باشترە، بە تایبەتی کە ئێستا کەشێکی باشی ئەرێنی لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فدرالی عێراق لە ئارادایە. هەروەها دەمەوێ لێرەدا ڕای بگەینم کە ئێستا خۆشبەختانە لێکتێگەیشتنێکی باشتر لەگەڵ سەرۆک وەزیران بەڕێز دکتۆر عادل عەبدولمەهدی هەیە لە پێناو چارەسەرکردنی هەموو ئەو کێشانەی کە لە ناو لە بینی هەرێمی کوردستان و بەغدادا هەیە. ئێمە ئەو هاوکاریکردنە زۆر بە گرنگ دەبینین لە پێناو نەهێشتن و مەترسی داعش بە تەواوەتی، چونکە داعش و هاوشێوەکانی سوود لە ناکۆکی و کێشەکانی نێوان بەغدا و هەولێردا دەبینن. لەبەر ئەوەش بەهێزکردنی هاوکاری نێوان هەولێر و بەغدا و چارەسەرکردنی هەموو کێشەکان لەو بوارەشدا لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە زۆر بە گرنگ تەماشا دەکرێتن. بەڕێزان، وێڕای ئەو شەڕەی بەسەر هەرێمی کوردستان سەپێنرا و سەرەڕای هەموو ئەو قەیران و سەختیانەی بۆ هەرێمی کوردستان دروست کران. خەڵکی هەرێمی کوردستان توانیان دوو هەڵبژاردن لە ساڵی ڕابردوو بە سەرکەوتووی ئەنجام بدەن: هەڵبژاردنی پەرلەمانی عێراق و هەڵبژاردنی هەرێمی کوردستان. بەڕاستی ئەنجامدانی دوو هەڵبژاردن بەو ئارامیە و لەو بارودۆخەدا جێگەی شانازی ئێمەیە، جێگەی شانازی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە. ئێمە لە هەرێمی کوردستان هەموو کارەسات و شانازیەکانمان پێکەوە بوون. ئەمڕۆ کە یادی یەکی شوبات دەکەینەوە، پێش هەموو شتێک دەبینین کە خوێنی بەرپرس و کادرانی هەردوو پارتی سەرەکی هەرێمی کوردستان، پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی پێکەوە ڕژراوە. لەبەر ئەوەش ئەمڕۆ و هەموو کاتێک دەبێ پارتی و یەکێتی پێکەوە کار بکەن و چارەسەر بۆ پرسە جیاجیەکان بدۆزنەوە. کاتی ئەوەیە پارتی و یەکێتی و حزبەکانی تریش لە هەرێمی کوردستان پێکەوە لە پرس و پرۆسە سیاسیەکاندا کار بکەن و لێک تێگەیشتنیان زیاتر بکەن لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق، بۆ ئەوەی حکوومەت و ئیدارەی داهاتووی هەرێمی کوردستان بە شێوەیەکی هاوبەش و بەبێ کێشە بەڕێوە ببین و وەهێز بدەینە چارەسەری هەموو ئەو کێشانەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە. لە کۆتاییدا جارێکی دیکە سڵاو و درود بۆ گیانی پاکی هەموو شەهیدانی یەکی شوبات دەنێرم و سەری ڕێز و نەوازش لە بەردەم گیانی پاکی ئەوان و تەواوی شەهیدانی کوردستان دادەنوێنین. یادی ئەو ئازیزانە بۆ هەمیشە لە دڵی هەموو کوردستانیەکدا هەر بە زیندویی دەمینێتەوە. یەکی شوبات سمبولی دیکەی ئەو کارەساتە و نەهامەتەیە کە بە درێژایی مێژوو بەسەر گەلی کوردستان داهاتوون، بەڵام هەمیشە ئێرادەی گەلی کوردستان و مانەوەی بۆ ژیان لە هەموو هێرش و تێرۆر و دژمنکاریەک بەهێزتر بووە و هەمیشە دوای هەر کەوتنێک بەهێزێکی زۆر گەورەترەوە هەستاوەتەوە. نەمری بۆ شەهیدان و
سەرکەوتن و سەرفرازی بۆ کەسوکارە سەربەرزەکانیان ئێوەش هەموو لایەکتان بەخێر بێن بۆ ئەو مەراسمە و زۆر سوپاس.